لە دوای کۆنتڕۆڵی تەواوی جونگەکانی دەسەڵات لە تونس قەیس سەعیدی سەرۆکیە وڵاتە بە ئاماژە بە ڕووداوەکانی یاگرکەوتنەوە لە چەند ناوچەیەک دەکات و بە پیلانگێڕی ناویان دەبات. لە بەرامبەردا سیاسەتمەداری ناوداریە وڵاتەش ئەو وتانەی سەعید بە ئامادەکاری سیاسی ناودەبات بۆ قەدەغەکردنی پارتە سیاسیەکان و داخستنی ئاسۆکانی دیموکراسی وڵات. 25 تەموزی ڕابردوو قەیس سەعید بە سڕکردنی پەرلەمان و دواتریش داخستن و کۆنتڕۆڵی دەستگای دادوەری و گۆڕینی پێکاتەکەی و کۆنتڕۆڵی لیژنەی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان و گۆڕانکاری ڕیشەیی لە پێکاتە و یاساکەیدا دوجار ئامادەکاری بۆ گۆڕینی دەستوری وڵات باکردەوە دەسەڵاتی تاکە کەسی لە وڵاتەکەدا بەرجەستە کردووە. لە هەر دیاردەیەکیش سوود وەردەگرێت بۆ بەرتەسکردنەوەی ئازادیەکان. لە دوا راپۆرتی سندیکە ڕۆژنامەنووسانیە وڵاتە تۆمارکردنی پێشێلکاریە ڕۆژنامەوانیەکان گەیشتووەتە قۆناغێکی ترسناک و جێگەی نیگەرانی. لە دوای چەناگرکەوتنەوەیەک لە ویلایەتەکانی قابس و سەفقاس و بنعەڕوس و بنزر سەرۆکی وڵاتەوەی بە هەلزانی تا زیاتر وتارە پۆپۆلیستەکەی تۆغ بکاتەوە لەوەی نەیارانی بە پلانگێڕی تۆمەتبار بکات، جەخت لە گوتارەکەی بکاتەوە بەوەی ئامادەی دیالۆگ نابێت لەگەڵ خائینان کە مەبەستی پارتە گەورەکانی وڵات و سیاسەتمەدارانیەتی. هەر لەو چوارچێوێدا سەرۆکی بەرەی ڕزگاری نیشتیمانی تونس نەجیب ئەشابی دەسەڵاتەکەی سەعیدی بەوە تۆمەتبار کردووە کە ئامادەکاری دەکات بۆ هەڵوەشانەوەی پارتە سیاسیەکان و دەستگیرکردنی سەرکردەکانی. سەرۆکی پێشووی تونس منسیف مەرزوقیش هۆشداری دایە وڵاتیانی کە سەعید وڵات بەرەو وێرانی دەبات. لە تویتێکدا دەڵێت هەروەکو شەوی جەژن موژدەی پێداین کودەتاچی بەردەوام دەبێت لە هەڵوەشانەوەی بنەماکانی دیموکراسی سەردەم لە گۆڕینی دەستور و پەرلەمان و ئەنجومەنی باڵای دادوەری و لیژنەی سربەخۆی هەڵبژاردنەکان دەیەوێت هەموو ئەوانە بگۆڕێت بەو گوتارە پۆپۆلیستی خۆی و سیستەمێکی نوێی جیهانی بۆ مرۆڤایەتی دامەزرێنێت. لەوەش مەترسیدارتر دەیەوێت پێکاتەکانی گەلی تونس لێک هەڵبەشێنێتەوە و لەسەر بنەمای نیشتیمان پەروەری و خیانەتکار بیان کاتە دوژمنی یەکتر. بۆیە دەوڵەت لە تونس بۆ کارنامەی قەیس سەعید هەڕەشەی تەقینەوەی لێ دەکرێت. مەرزوقی دەڵێت ئەو کارەی کودەتا چیکاندامانی گەلی بەرداوەتە گیانی یەکتر هەمووی لە پێناو دەستورێکی ناشەرعیدایە کە بەرگێکە بە باڵای کەسێکی ناشەرعی ئامادە کراوە کە یەکێکی دیکەیە لە نەخۆشە پۆپۆلیستیەکان.